دژی نەبوونی خزمەتگوزارە سەرەتایەکان و خراپی دۆخێمنی ناحیەکەیان، چین و توێژە جیاوازەکانی ناحیەی تەکەی سەربەقەزای چەمچەماڵ، گردبوونەوەیکی ناڕەزایەتیان لەناو بازاڕی ناحیەکەەوە بۆ بەردەم بەڕێوەبەرێتی ناحیەکە ئەنجامدا و ماوەی 15 ڕۆژیان بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان دەست نیشان کرد. خۆشاندانمان ڕێخستووە وەکو کۆمەڵێک چالاکی بواری مەدەنی بەمبەستی چەند داواکاریەک یەکێک لەوانە نەبوونی کارەبایە و نەبوونی ئاوە و چیمەنەکردنی ئەو ساحە گەورەیە کە لە ناحیەکەیە هەیە. هەڵبزانم یەکێکین لە ئەو ناحیانەی کە تاکە ناحین ساحە گەورەکەمان چیمەن نەکراوە و هەروەها باری ئەمنێت ئێمە لە شەوانە چەندەها جار تەقا ئەکرێت و چەندین ماڵ دزی لێکراوە. بۆیە ئێستا هاتوونەتە بەردەم بەڕێوەبەرایەتی ناحیەی تەکیە و داواکاری نەبەڕێزیان ئەم داواکاریانەمان بۆ جێبەجێکەن. لێرە پەیامێکمانێ بۆ حکوومەتی یارێم کا حکوومەتی نەمانماوە هەموو کەرکووک و کەرکەکانی لەدەستدا ئێستاکەنە پەیامێکی لێرە بۆ نێرین ئێمە بێمەعاشان پێشمەرگەی مەعاشمان نییە کارەبامان نییە وەک ناحیەی تەکیە مۆڵەتی بێدەین 3 ڕۆژ 4 ڕۆژ بۆمان جێبەجێ نەکا هێڵی ترێگرینە بەر بە هێمنانەشتی خۆمان نەگەێنین بەڵام نەیکەن ئێمە و کاتە بە ناخۆشی پیان نەکەین. ئێمە ئەمانەوێ وەزی شارەکەمان چاک بکرێت لە ڕووی هەموو شوێتەقە لە ماڵان نەکرێت زیەکرێ بڕاتە بێ هیچ کەس تا بەیانی باسوودەی ناخەوێت. دووەم خاڵی دووەمیان کارەبا بە هیچ شێوەیەک باش نییە لە شەوان دێتەوە کاتێ دێتەوە نە ئاو گەرمە بێ هیچ ئیسفادەیەکی لێ ناکەین بانیان لە قەوە لەزین کارەبا بڕا وەک شەمە شوێرەی لێ هاتۆ کەس نازانێت کەی دێ و کەی ڕوە. بەڕێوەبەری ناحیەی تەکێش پشگیری داواکاری خۆپیشاندەرانی ناحیەکەی کرد و ڕایگەیان بارودۆخی ئەمنی ناحیەکە بە هاوکاری هێزەکانی ئاسایش و پۆلیس چارەسەر کراوە. سەبارەت بە سەوز نەکردنی یاریگای ناحیەکە ناوبراوتی لای ئێستادا بەهۆی قەیرانی داراییەوە ناتوانن ئەو داواکاری خۆپیشاندەران جێبەجێ بکەن. ئێمەش پێشوازیمان لیان کرد لەو داوایان کە داوایان کردووە داواکانیان هەنێکی قابل بەوێ جێبەجێ بکرێت و ئیشی تیا بکرێت هەنێکشی لەوەیە ئیمکاناتی ئێمە نەبێت لە توانای ناحیەکەی ئێمە نەبێت. ئەوە یەکێ لە داواکانیان کارەبای نیشتیمانی بوو کە داوایانەکرد من لێرەوە ئەڵێم پێشەوەی باسی کەم بەڕاستی داواکەیان ڕەوایە و حەقە و داوای کارەبای ئەمپێریەکەن وەکو بازیانی لێ بکرێت سونەکە ئێمە تقریبەن مانگنیوە بەلێ ئێستا 2 مانگ شەبێ لەگەڵ کاکردان بەڕێوەبەری ناحیە بەڕێوەبەری کارەبای چەمچەماڵ سەردانی کاک شێخ سالارمان کرد بەڕێوەبەری عامی سلێمانی ئەو بوو بوتمان بشکم ئەو سولێمەش بکرێتە ئەمپێری بەڵێنی دا و کە بخاتە یەکەم وەجبەوە لەم ماوەشە کاکردەڵان دووبارە تاکیدی لێ کردەوە بەڵێنی داوە کە لە ماوەی 15 بۆ 20 ڕۆژە بە قسەی کاکردەڵان ئەو داوایمانە بۆ جێبەجێ بکە و داوایەکی تریانێ بۆ ئاو من هەموو کاتی وتم ئەم سنوورەی ئێمە دەڤەری چەمچەماڵ کێشەی بێئاویمان لە دێرزەمانەوە ئێستا نییە. ئێمە داواکەین لە بەڕێوەبەری ئای دەوروبەری سلێمانی چاوە بە سونەکەی مەشا بخشێنێتەوە هەوڵێکی زیاتری بۆ بدرێت. من ناڵێم ئاوەکە لە 100 چاکە بێ لەبەرەوەی کێشەکە زۆر لەوە گەورەترە. لەگەڵ ئەوەی هەریەک لە کۆمپانیای داناغاز و وێزگەی کارەبای مازدەکەونە سنووری قەزای چەمچەماڵ و ناوچەکە دەوڵەمەندە بە نەوت و گازی سروشتی، بەڵام هەموو ئەمانە نەبوونەتە هۆی خۆشگوزەرانی دانیشتوانی ناوچەکە. هەر بۆیە لە سەرەتای ئەم مانگەوە شەپۆلێکی ناڕەزایەتی دانیشتوانی قەزاکە و ناحیەکانی دەوروبەری دەستی پێکردووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی تەکێی کاکەمەند.